بۆم بەرنامێت ئاشتم کەیتەوە لەگەڵ میدیای کوردی ئەڵڵا دیوانەکە شێناوە ئەو شعرە جوانەی کاڵێ وەک تافگا باڵام گرتووە وەک تافگە باڵام گرتووە ناچیتەوە سوێت بڕوان ناکەم تازە دڵم لێرێ دڵم پڕە لە شنەی بە چاوم پڕە لە گەڵای وەری و لەگەڵ گێڕانەوەی ڕووداوەکان ترسنۆک نیت ئەوەی کەویستوتە و بەخاڵ تا هاتۆ نووسیوتە نووسینە هەرگیز بناوی لە خۆشیان سۆتۆڵ لە هەر کوێ بێت دۆزمەوە چونکە بۆنی سنەوبەری تەڕە لێ چۆنی مامەسای تۆ بەم بەرنامێت ئاشتم کەیتەوە لەگەڵ میدیای کوردی باشی چاومڕە بینەرانی بەڕێزەوە مامۆستای خۆشەویست و شاعری خۆشەویست ڕۆمان نووسی خۆشەویست نووسەری خۆشەویست مامۆستا هیوا قادرە هەر یەکێک لێەوە لەگەڵ تێکستە جوانەکانی ژیاون ئەو گۆرانیە جوانەی کاڵێ لە هەر کوێ بێت دۆزمەوە چونکە بۆنی سنەوبەری تەڕە لێدە ئەو شعرە جوانەی کاڵێ وەک تافگا باڵام گرتووە هەمووی هی ئەو دڵە جوانە و ئەم هزرە جوانەی ئەم پیاوەیە جگەلەوەی کە زۆرێک لە خوێنەرانی کورد بە تایبەتی گەنجان لەگەڵ بیرەوەریە جوانەکانی و شێوازی نووسینەوەی پەیاڵ و بیرەوریەکانی سەردەمی لاوێتی هەتاوەکو قۆناغی کتێبەکەی چاپ کردووە لەگەڵ بیرەوریەکانیان ژیاون و جگە لەوەش ماڵی پشیلەکان هەموو ئەمانە بەرهەمی ئەم پیاوان ڕەنگە لە کتێبخانەکەیدا یا ڕەشنووسەکەی ئێستشتی تریشی تێدا بێ ئەوەی کە کورد دەڵێ لە هەکبەکەیدا بەڵام ڕاستی من ئەو شەیەم حەز لێنیان قوربانی جا بۆ لەسەر عەرز قسە بکەین کە باڵۆن وەسابێ با بڕۆین سەرکەوێت تەندروستی و چۆنە؟ خراپنیم تۆ باشی؟ هەموو لای باشن؟ هەروە دڵخۆش بووم بینیمی بەڕاستی سواس یاخوا بەخێرەوەی کاکی فڕینی پێشومان زۆر خۆش بوو هیچ بای نەبوو ئێستا چۆنە کاپتن کاپتن گیان چۆنی سڵاو لە تۆ نەکرد قوربانە بم باشی تەندروستی باشە دەنگ و باسە چۆنە من خراپ نیم هەروە کوردستانی هەر لێرە مەڵێ ناچیتەوە سوێت بڕوان ناکەم تازە دڵم لێرێ بەڕاستی باشە زۆر کەس لەوانی کە ئەڕۆنە دەرێ لە دوجارە هەر ئەگەڕێنەوە نیشتیمان ئەمە بۆچی وە دوایی هەموو ئازارەکان هەر لە تاو ئازار ڕۆن دوای ئازارەکان ما بێتیش یەنەوە دەست و پەنجەی لەگەڵ نەرمەکەم ڕاستە ڕەنگەوە کار زۆر بێ بڵاتنەوەی من بەڵامێکێ لەو کارانەوەی کە من ئەمەوێ نووسەر بم ینی هەمیشە نووسەر بم نووسەرە بێ لە نیشتیمان بێ؟ نه بەڵام ئەگەر بمتوانە نووسەر بم لە هەر شوێنێکی ترم توانی بۆی بڕۆم بەڵام تەسەورەکەم لە کوردستان بتوانم 24 ساعت نووسەر بم ینی ئیش داگیرم نەکات ئەوەی کەوای کردووە کە من لە کوردستان و مێستە لێرە بژیم پەیوەندی بە نووسەر بوونمەوە بێدەنگی پەنگ خواردنەوەی کۆمەڵە کشتە کە دواترە بێ بە تێکستە بێ بە داق زانچی تۆ هەر یەکێک لە هەر نووسەرێکی جددی بگری ڕەنگە بەقەدەر هەزاران ئینسانی ئاسایی خەمخوا و بەقەدەر هەزاران ئینسانی ئاسایی بیر بکاتەوە و دواتریژە نووسێ دەبێ بە بەرهەمە زانی و ئەوەی کەواکە کە بەم ژیانە کورتەی کە هەموو مرۆڤ هەیەی ئەگەر بەراوردی ژیانی مرۆڤێکی ئاسایی بکەی کە ڕەنگە 70 ساڵ بژی بەڵام نووسەر ڕەنگە هەزاران ساڵ بژی بۆچی هیوا قادر لە شعرەوە پەڕیەوە بۆ ڕۆمان هەستە کرد شعر پانتایەکی بەرپەستە بۆ تۆ بۆ ڕاستیە شعر وەکۆڵی یاریەم نایە فریام ناکەوێت زانی بۆ مۆ خەیاڵ و ئەو تەمەنانی کە هەمە و من 10 ساڵێک زیاترە لەوە تێگەیشتوم کە ڕۆمان زۆر زووتر ئەتوانێت بگا بەوەی بەرامبەر وەک لە شعر من بەدەگمان شاعرەکانم گەیشتون بۆوانی بەرامبەر و تەرجمە کراون دیارە بە کۆمەڵە زمان بەڵام ئەوەندەی بۆ نمونە ماڵی پشیلەکان کە لە ماوەی 2 ساڵە لە ئێران کە کراوە بە فارسی بۆ ماوەی 5 جار چاپ کراوە زیاد لە 10,000 وەکو کتێبی دەنجی بڵاو بۆتەوە وەکو کتێبی تر داونلۆد کراوە خوێنراوەتەوە ینی ڕەنگە بەراورد بە شارەکانمەوەندەی ڕۆمانەکانم توانیوانە بگەن بەوەی بەرامبەر شار نەیتوانیوە و بۆ نمونە هەر ماڵی پشیلەکان کە کراوە بە عەرەبی لەکوێت بڵاو بۆتەوە و کراوە بە سویدی
بۆ زوانەوە ئینگلیزیەکەشی بۆ زوانە ڕەنگە چاپ بنەوانە هێستەکەی گۆشەیە کە پڕ کردوتەوە بە ڕۆمانەکانت یا سەرڕای ئەم هەموو نووسینە هێشتا هەستەکەی زۆر بەتاڵایی هەیە بێ ئیشی تیا بکەیت و دەستی بۆ بڕیت من هەستەکەمەوەی نووسیمە هیچ نییە لە چاوانی کامەوێ بنووسم بەڵام کە ساوەڕێمەوە اینجا کێشم بەڕانی خۆمە ئەو هەموو کاتم لە کیسی خۆماوەزای بۆ ئێستا هیچ کاتێک بەدەگمەن لە کیسی خۆمی بدەم هاتن بۆ بەرنامەکەی تۆش ینی تاما بووم بێم یانێم بەڕاستی کات بۆ من زۆر گرنگ ئێستا بۆ من بتوانم هەموو شتانی هەیە هیچ نەبێ بتوانم زۆری نیان بڵێم ڕەنگە تۆ لەم گۆشەیەوە لە ئاسمانەوە ئاوا کوردستانت نەدیبە بەسەر دەشتایی شارە زورا نەگەڕابیت ڕەنگە دیمەنێکی خەیاڵی لای تۆ دروست بکە بۆ کۆمەکت بکە بۆ تەتسیدی وێنەیە کاتەوێت لە ئاسمانەوە گیان کێشانی مناڵێکی کورد ببینی ڕاستە بەڵام پێش ئەوەی ئەمە دروست بێ فڕۆکە دروست بێ ئینسان توانێتی بە خەیاڵ بفرێ هەموو ئەمانە ئینتاجی خەیاڵی ئینسانن بۆ فڕین و فڕینیش یەکەم خەیاڵی ڕەنگە فزولیت بێ کونجکوڵی بێ بەس دواتر هەر نووسین خۆی فڕین نییە هەموو نووسەرەکانە فڕن بەبێ ئەوەی باڵیان هەبێ فڕین بەبێ باڵ زۆر ئازانەتر و جوانترە وەک فڕین بە لە ڕێمی تۆ دێکەوە خۆم لە شعرێکە ئاڵم خۆشەویستم فڕین کوانێ باڵیەوە من هەر کاتێ بیرت بکەم باوەشێکت هەر تەنها خەیاڵیە فڕین هۆکارێکی گرنگی نووسەر و شاعیرانە ینی ئەمە هەمیشە شاعیران هیچ کات لە قاچانە سەر عارز نییە هەمیشە بە ئاسمانەوە ئازای بۆیە زۆر جار زوو بریندارەبی زوو ئەوە ئەبی ینی نووسین بە خۆی فڕینێکی بەردەوامە باشە کات هەبووە ئەوەندە بیری کەسێ بکەی لەو کاتە زیاتر کە ئەو شعرەوتیان نووسیوە کاڵی لە هەر کوێ بێت دۆزمەوە چونکە بۆنی سنەوبەری تەڕ لەدە بێگومان لەبیر نەچێت قاچی شار یا ڕێگی شار لە ناو دڵشکانایە هەمیشە دڵشکانەکان وا لە ئێماکەن بنووسین ئەزانی ئەی کات هەبووە لەو کاتە زیاتر باڵە گرتبێ کە لە گۆرانێکی عەدنانە ئەڵێ وەک تافگە باڵام گرتووە بێگومان من هەرە شارە جوانەکان بۆ خۆم نووسیوە و لە ڕۆحی خۆما بۆ خۆم لەزەتم لێ بینیوە بەشێکی کەمم کردووە بە تێکستە زەین ینی ئەو خەیاڵات و ئەو لەزەت بردنا زۆر کات بەش کەسم لێ نەیاوە وەک چێش هەر بۆ خۆمە ماڵگرتووە ینی وەک مەستیەکی تایبەت هەری خۆم بووە لەگەڵ گێڕانەوەی ڕووداوەکان ترسنۆک نیت ئەوەی کەویستوتە و بەخاڵ تا هاتۆ نووسیوتە ڕەنگە لە واقع ڕووبدا ترسنۆک مەزنە نووسینە هەرگیز دەستە بردووە بۆ بڤەی لە نووسینەکان تا بەقەدەر ئەوەی کە هەستە بە بڤەبوونی کردووە بەڵێ من کاتێکە سەفەرنامەم بڵاو کردەوە هەندێک لەو فەسڵانەی بێئەندازە خەڵکانێکی زۆری بریندار کرد و قسە و قسەڵۆکی زۆرم بیستەوە ئەم شتانە بەس من بە هیچ جۆرێک گرنگیم پێ نەدا لە بەرەوەی هەندی جارەڵەن فڵان کەس نووسەرە بە جورئەتە نووسی خۆی جورەتە پێویستدان کەەوە بێ بە سیفە بۆ نووسینی بۆ ینی تۆ بێ بە جورەت بی کە جورەت نەوی ناتوانین نووسەربی بە تایبەتی لە کۆمەلگەیەکی داخرایی وەکو کۆمەلگەی کورد بۆ بیرەوەریەکانە نووسیەوە هەرچەندە من زۆر چێژم لە بیرەوەریەکانە بینیوە بەس بۆ خۆ ڕزگارکردن بوو لە هەندێک گرێ هەند سەردەمی زانکۆ گەڕانەوەی مجەڕەدی هەندێک ڕوودا و یا پامێکی تریشت هەبوو نا من هیچ پامم نییە لە نووسینا بەڵکە جۆرێک بوو لە تەراپی بۆ خۆم بۆ خۆرزگارکردن لە هەموو ئەو تاریکی و ئەو هەموو یادەوەریە کەوەکو ئەوری ڕەش بەسەرمەوە بوو نەمەتوانین ڕووناکی ببینم ینی بەڕاستی کاتێ من سەفەرنامەم نووسی بۆ ئەم نەبوو بڵاوی بکەمەوە بەڵام دواتە سێرم کرد بۆنە با بڵاوی بکەمەوە زۆر جوان جۆرێکی خۆشەویستیە گەڕیتەوە کە ڕەنگە زۆر کەس پێوەی بتلێتەوە دوای کە بەرێکەوی ڕاستە ئەوە نییە ڕاستە چکۆندێ جارێمەکە خۆشەویستیەکەین ئەمانەوێ ئەو کەسەی بەرامبەرمان هەمان ئەو وێنێ بێ کە لە خەیاڵی خۆمانە بەڵام کاتێک کە ژیان و ڕۆتینی ژیان بەریەکەکەون ئەو کاتاسەکەی ئەو وێنەی لە خەیاڵی تۆایە ئەمە نییە کە لەگەڵ یەژیە زانی لەبەرەوە ئەوە پێم وایە پەیوەندی بەو داخران و بەو دڕقی ناو کۆمەلگەی خۆمانەوەیە کە ئێمەش بەجۆ لە جۆرەکان ئەبین بە سەحەیە لە هەندێک لەحظاتە لە خۆشەویستیە
مرۆڤ ئۆنەرشیپ بێ یا پارتنەرشیپ بێ هەستی تەمەلوکی هەبێ یا هەستی هاوبەشی خۆی عاشق جۆرێکە لە هەوڵدان بۆ تەمەلوک گەزانی بەڵام عاشق ڕسێپتی نییە زانی ئەوە بە خەیاڵی تۆ بە تێڕوانین تۆ ئەو تعریفە وەرەگرێ بەڵام هەر کەسە بە جۆرێکە عاشق جۆرێکە لە ئازادی و جۆرێکیشە لە تەمەلوکیش بێگومانەزانی بەڵام هەموومانەش پەیوەندی بەو قۆناغا مێژوێ کە تۆتیایژی لە ناو کۆمەلگەکەت. تۆ زۆر جوان باسی مەسەلەی خۆشەویستی و کردووە لە سەفەرنامەیە بۆی ئەوانی کە خوێنەری جەنابتن وەکو من ئەزانن من لەکوێ پرسیارانە ئەکەم مەسەلەی پێگەی غیرە لە خۆشەویستیە چۆن ئەبینی چۆن وەسفیەکەی چۆن تعریفێکی نەخۆشیە یا خەسڵەتێکی ناو خۆشەویستە ناتوانین بڵین نەخۆشیە بەڵام هیچ عاشقێک بەبێ غیرە نییە زانی چکو تۆ کەسێکت خۆشەوێ و بەجۆر لە جۆرەکانتەوێت زۆرینەی دنیای ئەو کەسەی تۆ بێ زانی ئەمەوێ لەسەر بیرەوریەکانی دنیای کورد بیرەوەری سیاسیەکان دەن بپرسم پێ دوایە ئەوەندەی تروێنەی نیشتیمانیان شێوانیان نیشتیمانیان شیرین کرد ئەگەر بەدەست تۆ بە ئێڵی سیاسیەکان بیرەوەری بنووسنەوە من با بنووسم ئەبێ بێڵین سیاسەکان قسە بکەن بۆی بیان ناسیم ئێمە لە قۆناغێکی مێژویە کەسیانمان نەناسیوە من یەکێکم لەو خوێنەرانی کە زۆرینەی بیرەوەری سیاسەکان نەخوێنمەوە بۆ ناکەمانم بە سیاسێکی گەورای بینم یا بە ڕازگۆیان بینم من لەڕێ ئەوانەوە زیاتر سیاسی شاپیاوی ڕازگۆشەیە چۆن خەڵکی زۆر جوان هەیە خەڵکی زۆر مزەحی هەیە بێگمان یەکێ لە شتە هەرە خەتەرەکان قسەکردن بە گشتگیری ئەزانی ئێمە توانین لەسەر فەزای سیاسی بە گشتگیری قسە بکەین بەڵام کاتە سەر هاتە سەر تاکی کەسەکان ناتوانین بە گشتگیری قسە بکەین بەڵام من یەکێکم لەو خوێنەرانی کە زۆر متابعی ئەو نووسینانم کەن و سیاسەکانی نووسن و بیرەوەرەکانیان لەبەرەوە من بەشێکی زیاتر ئەتوانم کۆمەڵگەکی خۆم و ئینسانی کورد بناسم و ینی وام لێ کاکە بزانم ئەم کەسە چۆن بیری کردوتەوە چییە بەڵام یەکێک لە کێشەهرە گەورەکان بەشێکی زۆری ئەو بیرەوەریانە کە ئێستا نووسراون هیچ سوودێکیان نییە تەناوەکو لایەنێکی مێژوویە کرێسەیرکی هەندێک بیرەوەری هەیە ئەبوو لە قۆناغێکی مێژووی سیاسیە خۆی بنووسرای و بڵاو کرایەتەوە تێگەی ئێستا من ئەمانەم ناوێت کە دێت بە ڕەخنەوە قساکە زەین من کاتێکە مویست کە ڕەخنە نەبوو کە ڕەخنە هەیە ئەو بەهایی نامێنێ نووسینەوە لای کورد لە نووسینەوەی بیرەوەریە ڕازگۆیە ناتوانم گشتگیر قسە بکەم بەڵام زۆر بیرەوەری جوانمانەیە بێگومان بیرەوەری خۆی لە پێشابێ لە خاڵە لاوازەکانی خۆتەوە دەست پێ بکەی و خۆت بە سۆپەرمانێکی گەورە نەزانی بەزە و بیرەوەری سیاسیانی تر ئەوە تمۆحی سیاسی لە پشتە خەیاڵی سیاسی تری لە پشتە کە جێی باوەڕ نینە زای مەگە خوێنەرێکی زۆر سادە باوەڕیان پێ بکەم بڕات بوو بیرەوەریانە هەیە بەبێ نۆتبوک دەفتەری بیرەوەری ئامێشک دەرەقەتی ئەم هەموو جەنجاڵی ژیانی سیاسیاتوە ئێستا وەکو فاکت یەن بە خەڵکی ئەفرۆشنەوە نەخێر جێی باوەڕ نییە کەم سیاسی هەیە دیارە هەن ئەشزانین چێنەوانە کە ڕۆژانە نووسیویانە بیرەوەریان نووسیوە بەڵام شەرچیش نییە کە تۆ ڕۆژانە نووسیدیتە تۆ ڕاستگۆبی بەڵام نووسینی ڕۆژانە ڕزگار دەکات کە لەوەی تووشی هەڵی گەورە نەبی دەزانی ینی ئێمە سیاسی وامان نییە تا ڕۆژانە نووسی بێتی ئەکرێ پێشمەرگی زۆر سادەمانە بێ زۆر بیرەوەری هەیە پێشمەرگی زۆر سادە نووسیوەتی زۆر نازدارتر و جوانترە لە بیرەوەری سەرکردەیەکی سیاسی لە ناو بیرەوەریەکانە هەندێکیان بە زمانێکی ئەدەبی زۆر جوان نووسیوانە وەکو مامۆستا جەعفەر وەکو مامۆستا نەجمەدین وەکو هەواڵ کوێستانی لە ڕووی ئەدەبیەوە سەرسام نەبووی بەم میتۆدی گەڕانەوە من ئەوەی مامۆستا بشکۆ بە تایبەتی زۆرم پێجوانە لەبەرەوەی بە زمانێکی ئەدەبی نووسیوەتی بێ لەوەش هەوڵی دەداوە زۆر ڕازگۆیانە قسە بکە ناڵێم هەموو شتێکی وتووە بەڵام بەشێکی زۆری وتووە و ئەو دوو هاوڕێی تریشمان بامان شێوە بەڵام بەهای ئەم کتێبانە ئێستا ئەو بەها گەورەیان دیە ئەمە کاتێک بەهای ڕاستەقینی خۆیانە بوو کە لە ڕۆژگاری خۆیانە بڵاو کراتەوە هیچ پلانێکی پێشوەختەمان نەبوو بۆ ئەم گفتوگۆیە خۆمان ناوەتە دەست بێگم ئاسمان وەکو دوو دۆست دوو هاوڕێ ساڵی کە هەم غەریبیشم کردویت و خۆشحاڵیشم کە بەیەکەوە ئەم گفتوگۆیەکەین بە فەزایەکە ڕۆین ڕەنگە هەرگیز پێیان نەڕۆین ڕاستە
ڕخنەیەک هەیە زۆر جار لە ئێوەی نووسەران ئەگیرێ ئەڵێن ئێوە ناتوان لەگەڵ دنیای مۆدێرنا بژین لە دوورەوە خەونی پێوا بینن ناتوانن لەگەڵ کللتوری کەڵەگەتی خۆراوایە هەڵبکەن بۆیە ڕائەکەنەوە بۆ ژیانە فیۆداڵیەکەی خۆرهەڵات لەسرە مەقسەد چیە؟ من ڕاستە لە ناو سروشت و لە دەروی شارەژیم ئێستاش لە بناوی لاژ ئێستا لە بناوی لاژیم بناوی لە خۆشایە ستۆکۆڵم ئەو شوێنە خۆش و جوانە کە من بتوانم بیری لێ بکەم و جوان بنووسم ئەوە زۆ گرنگە ڕاستیە من بۆیە لە بناوی لاژیم لە شار ناژیم لەبەرەوەی وەک بۆم باسکردی کامێن و سەر بم وامەوێ کاتمە بێ وامەوێ مەرجە کۆمەڵاتیەکان داگیرم نەکا ئەوە کاتمە بێ بۆ چونە ناو سروشت و بیرکردنەوە و وەرجێڕان و خوێندنەوە و گوێگرتن لە مۆسیقا و چێژ بردن لە تەنهایی من هەرە سەرۆتە گەورەکی من تەنهاییە ینی تەنهاییم لێ بسەینتەوە ڕێگەی چ بنەمێنێ لەبەرەوە اختیاری من بۆ بناوی لە ئەوە بوو و کاتێکیشکەیەکم جار هاتم لە بناویلە درەختێکی زۆر گەورەم بینی ئەو درەختە کاتی خۆی کە 250 ساڵەوە بەر کە منتیقی شار باشەر هەمیان تووشی نەخۆشیەکی کوشندە بوون تووشی تاون بوون و زۆری نەیامردون ئەو دارە سەرقەبرانێکی بچکۆلە بۆ کە هیچ ئەسارێکی نەماوە بەس دارەکە نزیکی 400 ساڵ تەمەنێتی کە من ئەو دارم بینی عاشقی شوێنەکە بووم ئیتر من ئەو زەویم کڕی و ڕاستیا خانوویەکی جوانم لەوێ کردووە و ینی لەوێ ئەژیم هەڵبژاردننی من بۆ بناویلە پەیوەندی بۆەوەیە کە منەمەوێ ئەوە بم نەک بیرکردنەوە بە فیوداڵ من خۆم بە نووسەرێکی مۆدێر نەزانم گەڕانەوە بۆ شعر و خەیاڵ هەست پێیەکی لەم سەردەمەدا هەستەکەی مرۆڤ لە دنیای AI و تەکنۆلۆژیادا تووشی لە خۆنامەبوونێکی و تۆ بۆ جارێکی تر بگەڕێتەوە بۆ شعریان نەخێر شعر کۆنترین هوەرەکە دەرەقەتی ئەمڕۆ نایتر تاکو مرۆڤ بێنە شارەمێنێ زانی و توانێت دەرەقەتی بەشێک لەو فۆزا و ناشریانی دەوروبەری وێ بەڵام ئێمە ئێستا لە قۆناغێکین ناوی قۆناغی پڕبووچیە زانی و ئەم پڕبووچە کە ناو کۆمەلگا دروستە بێ بێگومان میدیاش ڕۆڵێکی زۆر گەورابینێ بۆ دروستکردنی و فڕۆپۆچی ئەو فۆزایە زانی بەڵام تاکو مرۆڤ بمێنێ شارەمێنێ ئەدەبیات هەمێنێ و ئەتوانێت شەڕەکانی خۆی بکات و شەڕکردنی خۆی ئەوەندەی تر بەهای ئینسانی ئەپارێزێ زانی بەرەوە تا مرۆڤ هەبێ بەڵام ئێستا ئای شعری شەنووسە بەس ناتوانێت وەکو من بینوسە من شاعرە مەزانی ئەکرێ دوایی لاسایی من بکاتەوە لاسایی دەنگم بکاتەوە لاسای دێڕەکانی من وەرگێ شارێک دروستکە بەس ئەو لەحزەیە کە منەمەوە شارێک بنووسمەوە هەرگیز ناتوانێت حەزم کرد لە ئاسمان شعرەکە بخوێنێتەوە تا نەگەیشتوێن بە ئەرس شتێکمان بۆ بڵێ وەک تافگە و لەبەرە ڕاستە من شارەکانی خۆم لەبەر نییە بەڵام لە هەر کوێ بێت دۆزمەوە بۆی لەگەڵ گۆرانەکەی عەدنان کەریم پێشکەشی شانەرەکانتی دووسێ کۆپ لە ئەوە خوێنەوە وەک تافگە باڵام گرتووە وەک تافگە باڵام گرتووە لێوان لێوم لە عشقی تۆ شناکە خەیاڵی من وەک بەهار پڕبووم لە چۆ باڵام لاولاوی ماچی تۆ تکتک جوانیتم لێتکێ تۆ ستێرەی کاروان کوژە من تریفەی ڕژاڵەوێ کەبیر لە تۆ کەمەوە وەکانیەک دیسکەم دێ گڕی عاشق لە دڵمایە وەک مۆم لە دووریت کزەم دێ وەک تافگە باڵام گرتووە لێوان لێوەم لە عشقی تۆ وەک تافگە باڵام گرتووە من شاری لیرکی من زۆر کەمە بەڵام من شەژە توانم لیرکی بنووس بەڵام من هەستەکە ماستی شارم بە جۆرە لە جۆرەکان لە شوێنێکی ترایە زانم بەڵام حەزەکەم بزانی لە شعری لیرکی شاتوانی زۆر پامی گەورە بڵێ توانی زۆر جوانکاری بکەیت توانی زۆر میکەپی ناشرینیەکانی دنیا بکەیت وانە باشە هەندێک جار من و تۆ لە دوو سەرەوە خزمون یەکێکیان وەکەوەی خوێنەری تۆم یەکێکیشان وەکو ئەوەی کە منیش جارجار دەسە بەم بۆ قەڵم بۆ نووسینی شعر بەڵام هەز ناکەی هەندێک جار زۆر شەڕ بە میدیا فرۆشن لە کاتێکە ئەوە میدیایە ئەگەر بە جوانی بەکاری بهێنیە توانێت نەهامەتیەکان و فرمەسکەکانی خەڵک بە جوانی پیشان بە بۆ ئەوەی کە جارێکی ترە و فرمەسکانە نەڕژێن ئەو فرمەسکانە نەتکەن بەعکسەوە زۆر جار میدیا کاراترە لە ئێوەی ئەدیب بڵێ بۆ لەبەرەوەی بۆ نمونە هەزاران و نەهامەتی
ئەم سەردەمە هەیە و هی ڕابردووش هەیە نەتانتوانیوە دەقیەوەندە گەوری لێ دروست بکەن هۆلیوود پەلاماری بات فرمێسکەکانی کورد بە دنیا بناسێنە، فرمێسکی ئەزدیەکان بە دنیا بناسێنە، فرمێسکی ئەنفالەکان، ئێسکی ئەنفالەکان. لەسەر ئەمە قسەت چییە؟ من ئێستا ناتمایە بۆ بەرنامەکەی تۆ ناتوانیان بەرنامە دروستکی وایە ئەم کرد بەس ئەوەندە تامی نییە کە تۆی ڕاستە. من 6 ساڵە تەلەڤیزیۆندا ناگەرسێنم. زانین لە داخی چی؟ لە داخی زۆرینەی ئەو موزیعانەی کە کوردی نازانن، لە داخی سیاسەتی چاواشەی میدیای کوردی، لە داخی تەماحی ناشرینی حزبی کوردی. ئەنانی هەموو ئەمانە من وای لێ کردوم بە هیچ جۆری سەیری تەلەڤیزیۆن بەس سەیریکە لە دوورەوە بێدەنگی تۆ خەڵک وازانە خەڵوەتە بانگم بکە بڵێ ڕەنج ئەم شەویم تووڕەبوونەکانم ئەبێ گلەیم لێتان هەیە. بۆ نمونە دووشت دوت دوو خاڵی زۆر جەوهری ئەزانی تووڕەبوونەکانە ئەو پڕی ڕەوایەتی هەیە لە مەسەلەی شێواندنی زمانی کوردی. بێگمان لەکوێ بە تایبەت خەمی زمان زۆر گەورەیە لەسەر دڵ و جگەرت. ڕۆحە کە ماموو تەلەڤیزیۆنێکی دنیا بێ چەندان زمانەوانی تیا بێزانی تەلەڤیزیۆنێکی کوردیم پێ بڵێ زمانەوانێکی هەبێزایی ئەم هەموو دێڕە خراپان نووسێ، ئەم هەموو بە کوردی خراپ قسەکردنا نووسێ، ئەم هەموو چاواشەکردنا، ئەمە هەمووی زەرەرە لە زمان. پێشکەشکاری خراپیش زۆرە. پێشکەشکاری خراپ زانی بۆ زۆر هەر زۆرە پێشکەشکاری خراپ ئەزین بۆ زۆرە چکو لە بەرەوەی کوردستان تەحمولی 2 تا 3 تەلەڤیزیۆنەکە. بەڵام گوێی مێرە زانی بۆ بینەرانی بەڕێز ئێوەش گوێی مێنێ بڕوان پێ بکەن شاشەیەک سروشتی هەیە پێشکەشکاری خراپ دوای ماوەیەک شاشەکە خۆی فڕیاتە دەرەوە. بەڵام دوای چیانی هەستی لای ماڵی خۆتانەوە. بەڵام دوای چی؟ بەڵام دوای ئەوەی کە لە ئاستێکی ترا کە ئەوەیە کاریگەری خراپیەوێ زانی جانە تۆ لە مناڵەوە بیگرە، لە هەرزەکارەوە بیگرە، لە گەنجەوە بیگرە، تۆ ئەوانە هەمووی شەرشان لە ڕووی زمان چییە زانی؟ زمان تەناوە نییە من و تو ئێستا قسەی پێ بکەین. زمان پڕە لە هەموو ئەو خەیاڵە دەستە جەمعی کە هەیە. من سپاسی تۆکەم تۆ چیەڵی بە خوێنەرەکانت؟ وڵای زۆر قورسە من یەکێکم لەوانەی کە نازانم نەسیحەت بکەم و خۆت قسەیان بۆ بکە منە ڕۆم دەزانم چیان پێڵێ من بینەری تۆم. من زۆر سپاسی خوێنەرەکان بکەم و هێزێکی بێندازە گەورە لە خوێنەرەکان وەرەگرم، هەم لە دڵپاکیان، هەم لە سادە دڵیان، هەم لە ڕەخنە تونوتیژەکانیان، هەم لە ڕەخنە زۆر لۆژیکەکانیان، هەم لەو خۆشەویستی کە ڕۆژانایی بەخشن بە من نەک تەنها لە کوردستان تەنانە لە دەرەوەی کوردستانیش. من ڕێکەوتی زۆر لەو خوێنەرانم کردووە کە نەکورد باشەناسن نەکوردن بەڵام بێئەندازە احترامێکی زۆریان بۆ نووسینەکانم هەبووە و خۆشەویستێکی زۆریان پیشان ناوم. هەمووانە بۆ منە بن بە هێزێکی گەورە کە من بتوانم بەردەوام بنووسم. سەرباری ئەوش هەموو خۆشەویستی بێ ئەندازام ترسێنێ ئەم کە نەتوانم جوان بنووسم بۆ کۆی ئەوان داوام لێکە. کاکە هیوا قادر جارێکی تر بەخێربێ زۆر خۆشحاڵ بووم بینەرە خۆشەویستەکان. منیش جارێکی تر سڵاو ڕێزمێ بۆ خوێنەری شعرەکانی جەنابی مامۆستا، بۆ خوێنەری ڕۆمانەکانی، بۆ قسە جوانەکانی. سپاس کە هاوسەفەرم بووی لە گەشتەی ڕووداودا. سپاس بۆ تۆ بۆ کاپچن و بۆ هەموو هاوڕێ دۆستانی کە لەگەڵمان بوون. قوربان.